نەورۆز جەژنێکی حامی گەلی کوردە لە هەموو بەشەکانی کوردستان خەڵک بە گڕوتینەوە بەشداری جێژنی نەورۆز دەکەن بە تایبەتی نەورۆزی بناری قەندیلیش تایبەتمەندێکی خۆی هەیە خەڵک لە هەموو ناوچە جیاوازەکانی کوردستاندا ڕوو دەکاتە قەندیلی کوردستان بەڵام نەورۆز بۆم و بەرام و تامەی کە زمانی ساڵان هەیبووە جوانە پێویستە بیر لە سروشتی کوردستان بکرێتەوە پێویستە بیر لەو گوڵ و کانیا و سروشتە جوانەی قەندیل بکرێتەوە بەڵام بەداخەوە ئەم لە ئێستادا هەندێک گۆڕانکاری بەسەر نەورۆزدا دێت بە تایبەتی سوتاندنی تایە سوتاندنی ئەو شتانە چونکە ژیان بە سروشتی کوردستان دەگەێنێت بۆ ئەوەی من لێرەوە وەکو خەڵکێکی قەندیلی کوردستان داوا لە خەڵکی ئەو خەڵکانە دەکەم کە سەردانی قەندیلی کوردستان دەکەن پێویستە ژینگە بپارێزن ئەو شوێنانەی کە دەبێتە شوێنی سەیرانکەر و ئەو شوێنانەی ئەو خەڵکانەی کە بۆ نەورۆزی قەندیلی کوردستان دێن پێویستە سروش بپارێزن چونکە قەندیل بە سروشت و بەو کانیا و گوڵ و ڕنگ و بۆیە جوانە کە تامی خۆی هەیە بەو شێوەیە.